لە تەوەری دەمی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامی تەوەری دەمیش باز لە زەردوی منداڵ دەکەین بابزین هۆکارەکانی چۆن بناسرێتەوە نیشانەکانی چی بەگشتی چارەسەریەکان چی ئەمە گفتوگۆی زیاتر هەروە وەردەکار زیاتری ئەم بابەتە لە میوانەکەمان وەردەگرین ئەیش بە میوانداری دکتۆر بەڵێن کەریم پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازە لە دایکبوان بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە. سڵاو لێبێت دکتۆر، سپاس بۆی لە تەوەری دومی بەرنامەی بانی باش کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری. دەستپێکی پرسیارم ئەمێت بۆ پرسیارە بێت چۆن بتوانین زەردوی منداڵدا بناسرێتەوە. بەڵێ، سڵاو لە ئێوەش، سپاس. سڵاو لە بینەرانی NRT. زەردووی لە منداڵی ساوادا سەرەتا کە دەست پێ دەکات یەکەم جار لە ناوچاوی منداڵەکەەوە دەست پێ دەکات، واتە سپێنی چاوی منداڵەکە زەرد دەبێ و دایک و باوکەکە و باوانی منداڵەکە هەست بە زەردوویەکەکەن لە دەوروبەری لوتی منداڵەکە و زەردوویەکە وردە وردە بەرەو زیادبوون نەڕوا. کاتێک کە زەردوویەکە زیاد دەبێ لەگەڵ زیادبوونی زەردوویەکەیە هەرچەند ڕێژەکەی زیاتر بێت زیاتر زەردوویەکە بەرەو خوارەوە دەڕوات بە جۆرێک کە بۆ نمونە ئەگەر ڕێژەی زەردوویەکە 5 بێت دەرەجەکەی ئەوە تەنها سەری منداڵەکە زەر دەبێت و ئەگەر هاتوو زەردوویەکە گەیشتە ئاستی ناوڕاستی سکی منداڵەکە و ناوکی منداڵەکە ئەوە ڕێژەی زەردوویەکە گەشتۆتە 15 و ئەگەر هاتوو بۆ نمونە هەموو لەشی منداڵەکە زەرد بوو تا بنی پێشی زەرد بوو ئەوە بەمانای ئەوە دێتکەوە زەردوویەکە گەیشتۆتە ڕێژەی 20 و زیاتر. و لە زانستی پزیشکی منداڵاندا وادانراوە و بڵێن جەخت دەکرێتەوە لەسەر ئەوەی کە منداڵی ساوا لە دوای لەدایکبوونی لە دوای 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ لەلایەن پزیشکی منداڵانەوە ببینرێتەوە. یەکێ لەو هۆکارانەی کە وا ئاکات پێویست بێ پزیشکی منداڵان ئەو منداڵە ببینێتەوە لە دوای 2 ڕۆژ بێ 3 ڕۆژ ئەوەیە کە پزیشکەکە سەیری منداڵەکە ئەکا و پشکنینی بۆ ئەکا بزانێ ئایا ڕێژەی زەردوویەکەی چەندە و چۆنە و ئایا پشکنینی خوێنی پێویستە یان پێویست نییە و لەگەڵ ئەو هۆکارانەی تر کە لە دوای 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژ کە پزیشکەکە لە دایکەکەی ئەپرسێ و پشکنین بۆ منداڵەکە ئاکات دەربارەی ئەوەی کە ئایا شیر خواردنی چۆنە و کێشی منداڵەکە چۆن و چۆن نییە و بەگشتی باری تەندروستی منداڵەکە چۆنە. بەڵێ دکتۆر، ئەو هۆکارانە چین کەوا دەکات منداڵێک تووشی زەردووی بێت ئایا خوێنی دایک و باو کاریگەرن بە توشبوونی منداڵ بە زەردووی یاخود بەگشتی هۆکارەکان چین؟ بەڵێ، بە شێوەیەکی گشتی هۆکارەکان ئەتوانین بکەین بە دوو بەشەوە، هۆکاری فسیۆلۆجیمان هەیە و هۆکاری نەخۆشیمان هەیە. طبعاً زۆربەی حاڵەتەکان هۆکاری فسیۆلۆجیە، هۆکاری نەخۆشیەکان هۆکارەکانی زۆر کەمن. بە شێوەیەکی سادە بۆی بینەران تێبگەن هۆکاری فسیۆلۆجی ئەوەی کە لە مناڵە ئەو زەردوویە ڕوو ئەدات دوو هۆکاری سەرەکیە. منداڵی ساوا کاتێک کە لە دایکە بێ لە سەرەتاکانی تەمەنی جگەری جەرجی بە تەواوەتی پێ نەگەیشت و ئەنزیمەکانی و ناتوانێت ئەو مادەی زەردوویە فرێداتە دەرەوەی لەشی. ئەمە خاڵی یەکەم. و خاڵی دووەم لە چەند ڕۆژی سەرەتای تەمەنی منداڵدا ڕێژەیەکی زۆر لە خڕۆکە سوورەکانی منداڵەکە تێک دەشتێت بەمەش ڕێژەی وا ئاکات ڕێژەی زەردوویەکە لە منداڵەکە تا بەرز بێتەوە. چەند هۆکاریی نەخۆشمان هەیە بەڵام ئەوان ڕێژەیان زۆر کەمە. بۆ نمونە هەبوونی نەخۆشی غودەی تەمبەڵ کەمی غودەی دەرەقی یەکێک لە هۆکارەکانە مەسەلەن ئەوەی جەنابەت ئاماژەت پێدا بۆ نمونە کە خوێنی دایکەکە و منداڵەکە یان بڵین لەگەڵ باوکەکە تێک نەکاتەوە. بەڵێ، ئەو دایکانەی کە جۆری خوێنیان نێگەتیڤەواتە ناقسە و ئەو دایکانەی کە جۆری خوێنیان ئۆیە و منداڵەکانیان جۆری خوێنیان ئەیە یان بیە یان ئەی بیە یاخود دایکەکە ناقسە بڵێ نێگەتیڤە و منداڵەکە پۆزەتیڤە زائیدە، ئەمانە هەمووی هۆکارن و ئاکات کە ڕێژەی زەردووی منداڵەکە زیاتر بەرز ببێتەوە. بەڵێ دکتۆر، لە قسەکاندا ئاماژە بە جگەر کرد، باس لە جگەر کرد کەواتە جگەری منداڵ بەشێکیان لە دایک و باوکان هەنگوین ئێن بە منداڵەکەیان. ئەمە تا چەند هۆکارە بۆی ئەو منداڵە تووشی زەردووی بێت لە هەمان کاتدا لە کاتی لە دایک بووندا بێگومان لە هەمان کاتدا کە باسی لۆ دەکرێت کە جگەری منداڵ ناتوانێت کار بۆ هەنگوینەدا بکات کەوات ئەمانە دەکرێت بە هۆکار بێت.
بەڵێ خۆی بەکارهێنانی هەنگوین و پێدانی هەنگوین یەکێکە لەو چارەسەرە هەڵە باوانی کە بەداخەوە ئەیبینین ئێمە ڕۆژانە دێتە بەرچاومان کە دایک و باوکەکە هەنگوینیان داوە بە منداڵەکەیان تەمەنی منداڵەکە ڕەنگە 2 ڕۆژ 3 ڕۆژە بۆی زەردوویەکەی بڕوات پێیان داوە بێگومان هەڵەیە لە ڕووی زانستیەوە شتیوامان نییە هەنگوین ئەگەر بەتەنیا باسی هەنگوین بکەی هەتا تەمەنی 1 ساڵ بە هیچ زۆرێ نابێ هەنگوین بدرێ بە منداڵ چونکە ڕەنگە هەنگوین هەر خودی خۆی بەکتریایەکی تێدا بێ ئەم بەکتریایە چێتە ڕیخەڵۆکی منداڵەکە و جۆرێک لە نەخۆشی دروستەکە بۆ منداڵەکە کە زۆر ترسناکە کە پێوتری نەخۆشی بۆ چیلویزم و هەروەها ئەو هەنگوینە کە ئەدرێ بە منداڵەکە خۆی لە خۆیان شەکرە ئەو منداڵی کە تەمەنی چەند ڕۆژێکە کە تۆ ئەچی ئەو هەنگوینەی پێدەی کە شەکرە بێگومان ئەم پێدانی شەکرە وا ئەکات کە ئەو کالۆریە کە پێویستە بۆ منداڵەکە وەری بگرێت لە شیرە کە خواردنی سەرەکی منداڵەکەی شیری دایکەکە ئەمە وا ئەکات کەوا کە ئەم هەنگوینەت پێدا ڕێژەیەکی کەمتر لە کالۆری وەربگرێت لەوەی کە پێویستێتی بۆیە کە کالۆری کەم وەرگرت منداڵەکە ئەمەش خۆی لە خۆیان وا ئەکات منداڵەکە میزکردن و پیساییکردنی کەمتر بێتەوە و کەمتر ڕێژەی زەردوویەکە لە لەشی بێتە دەرەوە واتە ئەمیش هەموو ئاکات بە شێوەیەکی تر کە زەردوویەکە خراپتر بێت. بەڵێ ئەی دکتۆر ئەمەد دروستی و پرسیارە لە ئێوە لە زاری ئێوە وەربگرم بەشێکان کە منداڵەکە لە دایک دەبێت شەکراوی ئێنە لە هەمان کاتدا کە ئەجدانە زەردوێتی ئایا پێدانی شەکراو بۆ ئەو منداڵی تازە لە دایک بوو دروستە؟ بەڵێ پرسیارێکی زۆر جوانە بە هەمان شێوەی هەنگوینەکە شەکراویش هەم شەکرا بیان بڵێن قەندا و ئاو شەکرە ئەیگرنەوە ئەیدەن بە منداڵەکە زۆر جار بینی ومانە بەڵێ پێدەن ئەویش بە هەمان شێوە بڕی کالۆری پێویست نادات بە منداڵەکە و جگەری منداڵەکەش لەو ئاستە نییە کە بتوانێت بە تەواوەتی هەرسی بکات و بڵێن مامەڵی لەگەڵدا بکات بۆیە منداڵەکە بڕی پێویست لە کالۆری کە پێویستێتی کەمتر وەرەگرێ ئەمەش وا ئاکات منداڵەکە وشک بێتەوە و ڕێژی زەردوویەکە بە شێوێککە دیسان بەرز بێتەوە بڵێ بەڵێ کەواتە لە تەمەنی چەنەوە دەزانرێت ئەو منداڵە تووشی زەردی بووە ئەگەر بێت و لە کاتی خۆیدا چارەسەر نەکرێت پەلدەهاوێژە بۆ کوێتری جەستەی ئەو منداڵە. بەڵێ بەگشتی زەردووی کە دەست پێ دەکات جۆرە فسیۆلۆجیەکە لە ڕۆژی دووەم و بەدواوە دەست پێەکە و جۆرە نەخۆشیەکە عادەتەن لە ڕۆژی یەکەما هەیە و زۆربەی زۆری زەردوویەکان لە ماوەی هەفتەی یەکەم بۆ هەفتەی دووەما باشە بن کە زۆربیان ڕەنگە پێویستیان بە چارەسەرێکی دیاریکراو نەبێ و خۆی تێ ئەپەڕێت جۆرێکمان لە زەردووی هەیە پێوترێ زەردووی درێژە کێشاو کە لە دوای 2 هەفتە هەر ئەمێنێت زەردوویەکە ئەمە ڕەنگە هۆکارێکی نەخۆشی لە دواوە بێت بەڵام ئەوەی گرینگە زەردووی لە هەفتەی یەکەمدا کاتێک کە منداڵەکە ئەیگرێت زۆر گرینگە پشتگوێ نەخرێت و سەردانی ناوەندە تەندروستیەکان بکرێت بۆ ئەوەی پزیشک لە منداڵەکە بنۆڕێت و بزانێت ئایا ڕێژەی زەردوویەکە چەندە و پشکنینی خوێنی پێویستە یان پێویست نییە جا ئەگەر جۆرێک لە ئیهمالکردن جۆرێک لە پشتگوێ خستن ڕوو بدات لەو بابەتەیە ئەگەر ڕێژەی زەردوویەکە زۆر بەرز ببێتەوە ئەوە سەر ئەکێشێت بۆ حاڵەتێکی نەخوازرا و کە پێوترێت کێرنیکتەرەس ئەمە ناوە بڵێن زاراوە زانستیەکەیەتی ئەم کێرنیکتەرەسە چۆن ڕوو ئەدات ئەم حاڵەتە بەهۆی زیادبوونی ڕێژەی زەردووی زۆر لە ناو خوێنی منداڵەکە ئەو زەردوویە وا ئەکات ئەڕوات بۆ مێشتی منداڵەکە و ئەو زەردوویە ئەو مادەی زەردوویە لەسەر مێشتی منداڵەکە ئەنیشێت کە مادەی زەردوویەکە لەسەر مێشتی منداڵەکە نیشت خانەکانی مێشتی منداڵەکە تێگەشتێنێ و زەرەر و زیانێک دروست دەکات لە ناو مێشتی منداڵەکە کە چاک نابێتەوە بێگومان ئەم حاڵەتە زیاتر لە هەفتەی یەکەما ڕوەدات تا 7 ڕۆژی یەکەم و لەو منداڵانەی کە زووتر لەدایکە من ڕەنگە تا ڕۆژی هەشتەم و دێمیش ڕوو بدات بۆیە هەبوونی زەردووی لە ڕۆژەکانی یەکەمی تەمەن زۆر گرینگە پشتگوێ نەخرێت و ببرێت بۆ ناوەندە تەندروستیەکان بۆ ئەوەی لەلایەن پزیشکەوە تەماشا بکرێت و چی پێویستە بۆی ئەنجام بدرێت. بەڵێ کە منداڵێک لێرەدا تووشی زەردووی ئەبێت ئایا نیشانەکانی چین کە لەسەر ئەو منداڵەدا پێی دەزاندرێت لەلایەن دایک و باوکیەوە کە تووشی زەردی بووە تەنها گۆڕانی ڕەنگی چاو پێستێتی یاخود نیشانەی تریش دەرەکەوێت لەسەری.
بەڵێ خۆی سەرچیترین نیشانە تەبعاً وەکو ئاماژەم پێدا زەردبوونی ناوچاوی منداڵەکەیە، دوایی زەردبوونی دەوری دەمولوتی منداڵەکەیە و لەگەڵ زیادبوونی ڕێژەی زەردوویەکە زەردێتیەکەی لەشی منداڵ بەرەو خوارەوە زیاد دەکات. تا زەردوویەکە زۆرتر بێت زیاتر بەرەو خوارەوە ئەو زەردوویە ئەڕوات و بە جۆرێک ئەگەر ڕێژەکەی زۆر بێ هەموو لەشی منداڵەکە زەرد دەبێت. ئەمە وەکو زەردبوون. ڕەنگە هەندێک نیشانەی تری لەگەڵ بێت، منداڵەکە ڕەنگە زیاتر خەواڵوو بێت، ڕەنگە منداڵەکە شیر خواردنی زۆر باش نەبێت، ڕەنگە ئەگەر ڕێژەی زەردوویەکە زۆر بەرز بێت منداڵەکە بە جۆرێک لە گریانێکی بە قۆت و بە قیژە بگرێت، ڕەنگە لە سەرەتایە بۆ نمونە ئەگەر منداڵەکە ڕێژەی زەردوویەکەی زۆر بەرز بێ منداڵەکە دایک و باوکەکە هەست بکەن منداڵەکە لەشی شلوخاوە لە دواییدا چەند ڕۆژێک ڕەنگە منداڵەکە جەستەی ڕق ببێ و سەری بۆ پشتەوە پشتی بەرەو پشتەوە بچەمێنێتەوە و بە جۆرێکەوە چالاکی و جوڵانەوەی منداڵەکە تێکەچێ و لەگەڵ زیادبوونی زۆرتری ڕێژەی زەردوویەکە زیاتر کاریگەری لەسەر منداڵەکە دەبێت. بەڵێ کاتە دکتۆر گەربێت و منداڵێک زەردووی بێت ئیهمال بکرێت یا خۆت پشتگوێ بخرێت چی بەسەر ئەو منداڵەدا دێنێت لە ڕووی چارەسەرکردنەوە؟ بەڵێ وەکو ئاماژەم پێدا ئەگەر ڕێژەکە بگاتە ڕێژەیەکی بەرز بۆ نمونە سەر و 20 بۆ 25 پلا لە هەفتەی یەکەمی تەمەنا ئەو حاڵەتە نەخوازراوە ڕوادات کە پێوتێک کێرنیکتەرە زاراوە زانستێکی کە ئاماژەم پێدا منداڵەکە شیر خواردنی تێکەچێت لەشی خاوە بێتەوە بۆ ماوەی چەند ڕۆژێک واتە جوڵە و چالاکی نامێنێ منداڵەکە لە دواییدا منداڵەکە لەشی ڕقە بێ و ڕەنگە تووشی گەشکە ببێ و هەروەها بۆ داهاتووشی ئەگەر منداڵەکە ژیا و گیانی لەدەست نەدا ڕەنگە کێشەی هەبێت لە بیستن و کێشەی هەبێت لە چاوی و لە ڕێژەی زیرەکی و بەهۆی نیشتنی ئەو مادەیە لە ناومێشی منداڵەکە ڕەنگە وەک بڵێن جۆرێک لە نەخۆشی شەلل دەماغی لە منداڵەکەی ڕۆدات کە بە تەواوەتی کار لە جەستەی منداڵەکە ئەکات لە ڕۆشتن و لە جوڵە و لە چالاکی منداڵەکە. طبعاً زۆر گرنگە دایکان و باوکان ئەوە بزانن بەداخەوە ئەو منداڵانی کە تووشی ئەو حاڵەتە ئەبن کێرنیکتەرەس ئەو حاڵەتی کە ئاماژەم پێدا کە زەردوویەکە وا زۆرە بێ سەتا هەفتایان گیان لەدەست دەدەن ئەو منداڵانە ئەو سەتا سیەشی کە ئەمێننەوە 24یان تووشی پەککەوتەیە بن لە داهاتوودا کەواتە ڕێژەکەی زۆر بەرزە ڕێژەی خەتەری و ترسناکی ئەو حاڵەتە بۆیە هەموو کارێکی لە پێشینەمان ئەوەیە کە بتوانین ڕێبگرین لەوەی کە ئەو حاڵەتە ڕوونەدا و نەگات ئەو ئاستە. بەڵێ کاتە شیری دایک لێرەدا تا چەند پەیوەندی بۆ هەیە منداڵێک تووشی زەردی بێت یاخود نا یاخود دەکرێت منداڵی یەکەمیان تووشی زەردی بێت منداڵی دووەم یاخود سێمیشیان بە هەمان شێوە تووشی زەردی بن؟ بەڵێ خۆی طبعاً شیری دایک باشترین شیرە جێگرەوەی نییە هیچ شیرێک نییە وەکو شیری دایک بێ و بۆ خودی زەردوویش زۆر بەسوودە بەڵام ئەگەر بە دیاریکراوی باس بکەین بڵین پەیوەندی شیری دایک لەگەڵ زەردوویان لە دوو حاڵەتە لە دوو باردا شیری دایک پەیوەندی هەیە لەگەڵ زەردوویە حاڵەتی یەکەمیان لە هەفتەی یەکەمی سەرەتای تەمەنی مناڵەکەیە کە زەردوویەکە دەست پێەکە ئەگەر دایکەکە شیری زۆر نەبێ کە ئەیدا بە منداڵەکە تووشی جۆرێک لە وشکبوونەوە ئەبێ و ڕێژەی میسکردن و پیسایکردنی کەمە بێتەوە بەمە زەردوویەکە کەمتر لە لەشی منداڵەکە ئەچێتە دەرەوە ئەمە لە هەفتەی یەکەمی تەمەنا ڕۆدا کە ڕێژەکەی کەمە خۆشبەختانە جۆری دووەمیان لە دوای هەفتەی یەکەمی تەمەنی منداڵەکە ڕوەدات واتە لە دوای 8 ڕۆژ و 9 ڕۆژی تەمەنی منداڵەکە ڕوەدات ئەمە بە ڕێژەی 2% ئەو منداڵانەی کە بە تەنیا لەسەر شیری دایکن ئەم حاڵەتە ڕوەدات هۆکارەکەی چییە هۆکارەکەی بوونی مادەیەکی دیاریکراوە لە ناو شیری دایکەکەیە کەوا ئەکات زەردوویەکە بە بەرزی بمێنێتەوە لە لەشی منداڵەکەیە و زەردوویەکە بە خێرایی نێتە خوارەوە طبعاً ئەو مادەیە کە لە ناو شیری دایکەکەیە چی ئەکات وە ئەکات دووبارە مادەی زەردوویەکە هەڵبمژرێتەوە لە ڕێخەڵۆکی منداڵەکە ئەمە ژوا ئەکات زەردوویەکە بە بەرزی بمێنێتەوە لە منداڵەکەیە کە لە دوای 2 هەفتە بۆ 3 هەفتەی تەمەن ئەگاتە بەرزترین ئاست و ڕەنگە ئەو جۆری زەردوویەی کە باسی یەکەم کە بڵێن دەستنیشانکردنەکەشی ئەبێت لەلایەن پزیشکەوە بێت نەک بڵێن هەر زەردوویەک هەبێ و یەکسەر بڵێن بەهۆی شیری دایکەکەوەیە
ڕەنگە تا 3 مانگی تەمەن ئەو جۆرە زەردوویە بەردەوام بێ بەڵام وردە دێتە خوارێ بە شێوەیەکی گشتی دایکان دڵنیا ئەەکەینەوە ئێمە هەموو جار کە ئەم جۆرە زەردوویە خەتەر نییە ترسناک نییە چونکە خۆی لە خۆیدا لە هەفتەی دووەمی تەمەەن ڕوەدات واتە حاڵەتی ڕوودانی ئەوەی کە لە پێشەوە باسمان کرد ئەو کێرنکتەرەسە تێیدا کەمە بێتەوە و تقریبان ڕوونادات هەر ئەوەیە ئەبێ ئەو زەردوویە متابعە بکرێت بە جۆرێک ئەگەر گەیشتە ئاشتێکی زۆر بەرز بۆ نمونە گەیشتە پلەی 20 و زیاتر ڕەنگە پێویستی بە چارەسەرێکی دیاریکراوە بۆ نمونە بە گڵۆب بە فۆتۆ هەبێت و ئیلا دایکەکە بەردەوام بێ لەسەر شیرپێدانی خۆی و لە هەندێ باری دیاریکراوی زۆر کەمە ڕەنگە پزیشکەکە بە دایکەکە بڵێت بۆ ماوەی 1 ڕۆژ بۆ 2 ڕۆژ شیرەکەی خۆت ڕابگرە و لە دوای ئەو پشکنینە بۆ منداڵەکە ئەنجام بدەوە بینە بزانە ڕێژەی زەردوویەکە چەند هاتۆتە خوارێت طبعاً ئەم حاڵەتە لە ڕووی زانستیەوە هەم بۆ دەستنیشانکردنە هەم بۆ چارەسەرە چونکە کاتێک کە دایکەکە شیرەکەی ڕائەگرێت بۆ ماوەی 1 بۆ 2 ڕۆژ زەردوویەکە بە جۆرێک دێتەوە خوارێ زۆر دێتە خوارێک کە ئەگەر بەرزیش بۆ جارێکتر ناگاتەوە ئەو ئاستەی کە شیری دایکەکەمان تێدا ڕاگرتووە بەڵام وەکوتم ڕاگررتنی شیری دایکەکە لە چەند حاڵەتی زۆر دەگمەنە ئەبێ و ئەبێ بە ڕێنمایی پزیشک بێت کە ڕەنگە لە ڕێژەیەکی زۆر کەمی ئەو حاڵەتانەیە بە دایکەکە بوترێت کە شیرەکەی خۆت ڕابگرە و جا پشکنین بۆ منداڵەکەت بکەوە کەواتە دایکان ئەبێ بەردەوام بن لەسەر شیری خۆیان و نابێت لە خۆیانەوە بە هیچ جۆرێک شیرەکەی خۆیان ڕابگرن. بەڵێ دکتۆرکەم تا زۆر گوێبیستی ئەوە دەبین کە بە تایبەت دایکان بۆ منداڵەکانیان ئەنجام دەدەن ئەو کاتێک کە منداڵەکەی تووشی زەردی بووە منداڵەکە خاتە بەردەم گڵۆپی سپی یاخود ماسی زەردی نیشان دەدات ئەمە وەکو چارەسەرێک دەبینێ ئایا ئەمانە هەڵی باون کە بەربڵاو بۆتەوە یاخود چۆن ئەمانە دەکرێت وەکو چارەسەرێک بەکار بێت؟ بەڵێ بێگومان ئەو هەڵەباوە میلیانە کە لە چارەسەری زەردوویدا بەکاردێن زۆر دەبینرێن بەڵێ و زۆر باون و ڕۆژانە بەرچاومانەکەوێ کە گڵۆپی سپی بەکارهێنرێ یان لە نزیک حوزی ماسیدا ئەنرێ یان بۆ نمونە پارچەیەک زێڕی پێواکرێت بە مناڵەکەەوە بەڕاستی لە ڕووی زانستیەوە ئەم جۆرە چارەسەرانە هیچ ڕۆڵێکیان نییە و لە هیچ کتێبێکی زانستیە ئەم شتانە نەنووسراوە بێگومان خۆ مەشغوڵکردن بەوەی کە تۆ بتەوێت ئەگەر پارچە زێڕێک بە مناڵەکەەوەکە یا لە ژێر گڵۆپێکا داینەی کاریگەری خراپی هەیە چونکە خودی ئەو گڵۆپە کە لە منداڵەکە ئەدات ڕەنگە خراپ نەبێت بەڵام دانانی ئەو منداڵە لە ژێر ئەو گڵۆپە ئەبێتە هۆی فەرامۆشکردنی منداڵەکە و ئەبێتە هۆی فەرامۆشکردنی زەردووی منداڵەکە ڕەنگە لە ماوەی 2 ڕۆژ بۆ 3 ڕۆژدا ئەو زەردوویە بە جۆرێک بەرز بێتەوە کە لە چۆن بڵێ لە کۆنتترۆل دەربچێ و لەوە دەربچێت کە بتوانانی چارەسەری پێویستی بۆ بکەی و بگاتە ئەو حاڵەتە نەخوازراوەی کە ئاماژەمان پێکرد کە کێرنکتەرەسە بۆیە بە هیچ جۆرێک بەبێ ڕێنمایی پزیشک ئەم جۆرە چارەسەر میلیانە نابێ بەکار بهێنرێن و هیچ ڕۆڵێکیان نییە و نەبووە ڕەنگە هەندێک جار گوێبیست بووین مەسەلەن دایک و باوکەکە دێن بۆ لامان ئەڵێ بۆ نمونە ئەڵێ دکتۆر من یەکێ لەو چارەسەر میلیانم بەکارهێنا سیرم کرد لە ماوەی 2 ڕۆژە مناڵەکەم چاک بوو بەڵێ ڕاستە ڕەنگە منداڵەکەت چاک بوو بێت بەڵام چاکبوونەوەی منداڵەکەت خودکارە واتە منداڵەکەت خۆی ڕێژەیەکی کەمی لەو زەردوویە فسیۆلۆجیە هەبووە کە ئەگەر هیچ چارەسەرێکیشت بۆ بەکار نەهێنا منداڵەکە خۆی باشە بوو نەک بڵێ بەهۆی کاریگەری ئەو گڵۆپەی کە بۆ داناویان چارەسەرێکی تری میلی کە بەکارت هێناوە ڕێژی زەردووەکەی هێناوەتە خوارەوە منداڵەکەتی چاک کردوتەوە. بەڵێ کاتە دکتۆر لە چارەسەرەکان پێویستە دایک و باوکان سەردانی پزیشک بکەن سەردانی نەخۆشخانەکان بکەن کاتە هیچ چارەسەرێک نییە کە ئەنجامی بدەن لە ماڵەوە بۆ منداڵەکانیان پێویستە لە هەموو بارێکدا سەردانی پزیشک بکەن. بەڵێ دایکان و باوکان ڕێنماییمان ئەوەیە هەر کاتی هەستیان کرد کە منداڵەکەیان زەردووی هەیە بە زووترین کات سەردانی ناوەندە تەندروستیەکان بکەن و لەلایەن پزیشکەوە ببیندرێت و ئەگەر پێویستی کرد پشکنینی خوێنی بۆ ئەنجام بدرێت و ڕێژەی زەردوویەکەی دیاری بکرێت. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەڵێنکەریم پسپۆڕی نەخۆشیەکانی منداڵان و تازە لە دایکبان بەشێکی ڕاستەخۆ لەولێرە لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکان.